بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کامیار سابیر نووسەر تاوتوی چەند پرسێکی هەنووکەی تایبەت بە دۆخێرەمی کوردستان دەکەین لەوانە شەڕی ڕاگەیاندنی نێوان پارتی ویکێتی پرسی سزادانی سلێمانی و مەسەلەی فرۆشتنی غاز هەروەها پرسی بەرجاریکردن لە حکوومەتی نوێی عێراق. کامیار بەخێرمە سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا باز لە مەسەلەی سزادانی خەڵک بکەین دوای لەسەر سلێمانی قسە دەکەین، پێ دوایە بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستان لە هەموو ناوچەکان سزادراوە و زەلیلیش کراوە. سزادانی خەڵکی کوردستان لەلایەنی ئەم دەسەڵاتەوانێ کە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆر لە 92 بگرە لە دەسەڵاتدایە، پەیوەندی بەوەیە کۆمەڵێ چەکدار لە شاخ هات نەخوارەوانێ، هیچیان لە قانون و هیچیان لە شارەستانیەت نازانی، بەشی زۆری ئەو ئامر مەفرەزانە و ئەو ئەمرکردانە و یان بابڵینەوە بە تالێرانی لە شاخەکان بوون. ئێستا حکومڕانی ئەم وڵاتە دەکەن ئەم بەشەی کە ناونراوە هەرێمی کوردستانی عێراق بوونە بە خاوەنی مەڵتی بلیۆنێر دۆلار، ینی تا 20 بۆ 30 مەڵتی بلیۆنێر دۆلار دەوڵەمەند لەم شارانەیە هەیە کە بەڕاستی ئەمە بەراورد بەو هەژاری و بەدبەختەی خەڵکی کوردستان لەسەر تاسەری هەرێما و بە تایبەتیش لە ناوچەکانی سلێمانی و گەرمیانە بەراوردێکی زۆر ناعادیلانەیە. زەلیلکردنی ئینسانی کورد لە مێژووی دروستبوونی عێراقەوە تا ئێستا ئەگەر بگەڕێنەوە بۆ 1920ەوە ئێستا ئێمە 100 ساڵمان تێپەڕاندووە، لە مێژووی دروستبوونی عێراقەوە تا ئێستا لە ئەوجی دەسەڵاتی حکوومەتی باسیشە، لە ئەوجی بەربەرێت و دڕدایەتی ڕژەی باسیشە زەلیلبوونی ئینسانی کورد بە تایبەتیش لە ڕووی مادیەوانێ، لە ڕووی داراییەوە، لە ڕووی اقتصادیەوە زەلیلی بوونی وای بەخۆیەوە نەبینیوە. بەشی هەرە زۆری ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەو چاوچنۆکیەی ئەم دزانەی یان ئەم مافیانەی یان ئەم چەتانەی کە ئێمە پێڵێن چەتەکانی کوردایەتی. باشە، بەس بڵێن شتێکی ناسروشتیە سەربارەی هەموو داهاتە ئێستا لە کوردستان کێشەی موچە هەبێ، کێشەی خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی ڕێگە و بان، ئەو کێشانە هەبێت سەرڕای ئەو داهاتە بێگومان لە ناعادالەتەکە لێەوە دەست پێکات. بەشی زۆری ئەم سامانە سروشتیانەی کە ئەمان دەیبن بە تایبەتی مەسەلەی مەلەفی نەوت کە بەناوی پرۆژەی سەربەخۆیی ئابوووریەوانێ لە واقعیشدا پرۆژەیە کە سەر بە کۆمپانیەکانی تورکیا و شخصی ئەردۆغان و بنەماڵی ئەردۆغان لەگەڵ بنەماڵی با بڵین داقیقتر بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاڵەبانیدا ڕێککەوتووە. نەعادالەتەکە لێەوە سەرچاوای گرێ بەشی هەرە زۆری ئەمانە بە ناوی پرۆژەی سەربەخۆیی ئابوووریەوانێ بۆ کۆمپانیەکان و بۆ ئەو بنەماڵە سیاسیانە ئەڕات کەمترینی بەر خەڵکی کوردستان دەکەوێت و ئەم بێموچەیەش لەسەر تاسەری هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش و بە ئەنقەستیش ناوچەکانی سلێمانی و گەرمیان کە ئەڵێم ئیداری سلێمانی مەبەست دیارە ڕاپەڕینیش و هەڵەبجە و گەرمانی شەگرێتەوانێ بە ئەنقەست ئەمە دەکرێت و بە تایبەتی لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە حکومڕانەکانی هەرێمەوانێ. لێرەشدا تاوانبارکردن دێت بەرەوانێ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی تاوانبارەکە و یەکێتی نیشتیمانی شەیداتەوە بەستەرینە. باش ئەی جەناب چۆن دەبینی و دۆخی سلێمانی بڵێن کێەوە سزای سلێمانی و خەڵکەکەی دەدات چۆن دابەشی دەکەیت؟ بە باوەڕی من زەلیلکردنی شاری سلێمانی بە بەرنامە ئەکرێ و ئەو حەقد و کەراهەتەی کە حکوومەتی هەرێم و لە شخصی مەسرور بەرزانیە دەرحەق بەم ناوچەیە دەکرێت لە سەردەمی بەعسیشدا بوونی نەبووە. لە سەردەمی بەعسدا بە ئەدەبیاتی بەعس پێوترا ئەلمەدینە ساڵە، ینی شارە قورسەکە، شارە سەختەکە. دیارە ئەمە بەشێکی پەیوەندی بەوەیە کە ڕقابەتی ئەم دوو بنەماڵەیە و بە تایبەتیش ڕقابەتی ئەم جیلە تازەیەی لە چەشنی نێچیر کەمتر ئەمەی دەکرد نێچیرمان بەرزانی، بەڵام مەسرور بەرزانی بە عەمدەن ئەمە دەکات. کێشەکانیشی ئەوسا لەگەڵ لاهورا دەستی پێکرد دوای ئیزاحەکردنی لاهور ئەوەی کە ناوێنرێ کودەتا، ناوێنرێ ئینقیلابی سپی، ناوێنرێ هەر چێک بێ، ئێستا لەگەڵ باڵیشا دەستی پێکردووە. هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت هەموو کەسی ڕاعیەتی بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب بوونی نەماوە،
بەڕاستی بنەماڵەیەکی سیاسی بەڕێوەیە بن کە داوای شەراکەت لە پارتی دەکەن، داوای شەراکەت لە ماڵی بەرزایی دەکەن، ئەویش دە بەرامبەر ئەوەی کە ئەو شەراکەتیان بداتێ داوای زەربوونی زیاتریان لێ دەکات و بەشێکشی پەیوەندی بە و چێشماشێشانەی هەڵبژاردنەکانی عێراق و ئێستحقاقاتی سەرۆکی کۆمارەوە هەیە کە لە ڕاستیدا ئەوەی یەکێتی نیشتیمانی نییە کە سەرۆک کۆمار ئەبێ بەرهەم ساڵح بێت، ئەوە ئێرانە کە ئەوێ بەرهەم ساڵح بێت لە ئیرادەی یەکێتی و لە ئیرادەی بافڵ و قوباد و ئەمانەی تران نییە کە جەخت لەوە ئەکەنەوە کە ئەبێ بەرهەم ساڵح بێت بە پێچوانەوە ئەوە ئێرانە کە نایەوێت فرۆژەی ئەو سێلایەنەی تر سەدر و هەلبوسی و بارزانی سەر بگرێت چونکە لە واقعدا ئەو انتخاباتێکی زۆر نانەزیه بوو، انتخاباتێک بوو تەزویرێکی مبەرمەجی ئەلکترۆنی لە دەرەوە کرابوو. ئەمە ناگەێنێتە ئەوەی کە ئەگەر انتخاباتە تەزویر نەکرایە و تورکیا و ئیمارات و بگرە ئیسرائیل و ئەمریکا دەستیانیانە وایە حیزبە شیعەکانی تر باشترە بوو، یان یەکێتی نیشتیمانی باشترە بوو. من پێم وایە تا ڕادەیەک مراعاتی یەکێتیش کرا کە هەر دەبوایە هەشدە کورسەکەی بێنایەتەوانێ ئەو پەیامە بگێرن بە ماڵی تاالبانی و بە قوباد و بە بافڵ بەبێ یەکێتی بەبێ لاهوریش تۆ هەر هەشدەکەت هەر ئەوەندەیە قورسایی یەکێتی بە لاهور و بەبێ لاهور و هەر ئەوەندەیە. بەڵام لە واقعدا ئەو زەلیلکردنەی ئینسانی کورد لەم ناوچەیەدا زۆر بە بەرنامە دەکرێت و چەندێکیش پارتی بەشدارەتی ئەمە قسەیەەوە خۆی بەشدارە و بە دڵنیاییەوە واقعدەوەیە کە چەندێک پارتی بەشدارەتیایە ئەوەندە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە، چونکە بەڕاستی یەکێتی دەیەوێت بەشی لەو حیسە و لەو تاڵاری و لەو چەتەگەریە بەردەوام بێت. پارتیش ئەوەی لێگرتوێتەوانێ دێ بە حساب گومرگەکان و ئەمانە ئەشارێتەوە یانێن قاچاقچێتەکەی خۆی درێژە پێدات. بەڵام چارەسەری بە زۆر ئاسانە، ئەگەر ماڵی تاالبانی ڕاستەکەن، ئەگەر بافڵ و قوباد ڕاستەکەن، چارەسەری ئمە زۆر ئاسانە. من ئەکشێمەوانێ لەم حکومەتە ئەکشێمەوانێ لەم حکومەتە ئەکشێمەوە ڕێگە جاری بەدیری سیاسی زۆرە. ئێمە بەشێکین لە عێراق بۆ نەبینەوە بە عێراقی بۆ ئەم گوتاری عێراقی بوونە بە شەرمەوە سیر دەکەن، ینی ئەم گوتاری کوردایەتی و ئەم گوتاری ئەوەی ئەوان پێڵێن کورد بوون و نازانم یەک ریزی کوردی و دەوڵەتی کوردی و ڕیفراندۆم ئەمە فەشەلی هێنا فەشەلیێنە ئێمە بەشێ بابی لە عێراق بین. یەکێتی نیشتیمانی کوردستان شخصی تاالبانیەکان با بڵین ئەگەر یانەوێت چارەسەری بە زۆر ئاسانە حکومەتی ئەکشێمەوە هەڵەبۆشێتەوە بۆ خۆی بە ئۆتۆماتیکی حکومەتیێریم هەڵەوەشێتەوانێ. بەڵام ئەم جورئەتە سیاسیان نییە، لەلایەکەوە دەیانەوێت شەراکەتەکەیان لەگەڵ ماڵی بارزانی لە درێژە پێ بدەن لا یەکتریشەوە دەیانەوێت شەڕێک هەیە بە تایبەتی لە ڕاگەیاندنی یەکێتی لە سەرکردایەتەکانیان لە پەرلەمانتارەکانیان بەرامبەر پارتی لە خەمی خەڵکی سلێمانی نییە، لە خەمی پشکەکەی خۆیانە کە وای دەبینی ئەو شەڕێکی ئێستا شەڕێکی ڕاگەیاندنی بەرفراوەندژی پارتیەیە. بەڵێ دوو لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی قسەیان کرد بە تایبەتی عەیزەت سابیر و شێرکۆ میروەسیە چییە؟ بەڵێ یعنی مرۆڤ بەڕاستی شەرمەکات کە ئەمانە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بن. بەڕاستی من خۆم بیر لەوە دەکەم ڕۆژگارێک کە یەکێتی بووینە ئەمانە ئێستا قیادەیەشی بێن. ئەم دوو پیاوە ئەیانەیە پەرێزی پارتی پاکەنەوانێ ڕاستە کۆمەڵی قسەی ڕاستەکەن بە تایبەتی دکتۆر عەیزەت سابیر کۆمەڵی قسەی زۆر ڕاستەکە لەسەر ئەو ستەم و لەسەر ئەو نەعەدالەتی کە پارتی مامەڵە بە بودجە و بە داهاتەوە دەکات. بەڵام لە بەرامبەر هەمووەماندا کوڕزیێنەوانێ بۆ ئەوەی بەناوی گوتاری یەک ڕیزیەوە بەناویەوە ئێمە هەمومان کوردین ئاگایەکتان لێمان بێ بودجەکەمان بۆ بنێرن خەڵک برسیە پارتی بە ئەنقەزەمە دەکات بۆ ئەوەی خەڵکی سلێمانی بکە بە گشت یەکێتیە. بەڵام بە باوەڕی من خەڵک ئەوەندە پڕ بووە چاوەڕێی یەک قدوەیە کە چاوەڕێی یەک حیزبێکی سیاسیە چاوەڕێی یەک جەبهەیە کە چاوەڕێی یەک دەرفەتێکە بتەقێتەوە خراپ بە سەرمانیا تەقێتەوە. ئەو زوڵ مستەمەی ئێستا هەیە من لە هەشتاکانە لەم شارە ژیاوم ئەو زوڵ مستەمەی لە خەڵک هەیە قەتعەن لە سەردەمی بەعەزدا نەبووە بە تایبەتی زوڵ مستەمی اقتصادی لە خەڵک دەستیان ناوەتە بینەقاقای خەڵک دەست بۆ قوتی خەڵکی کوردستان براوە. بەڵێ باشە بەس وتت ئێسایکێتی دەتوانێت چارەسەرەوەی لەم حکومەتە بکشێتەوە خۆی یەکێتی پێکێنەرێکی سەرەکی نییە ئێستا خوبات تاالبانی بەردەوامە لە کارەکانی لە حکومەت یاخود لەسەر ئاستی فەرمی تاکو ئێستا گەر
نیگەرانیەکێ لە پارتی بۆچی خۆی بۆ منەوەکو جێگی سەرۆکی حکوومەت جێگی سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی من هیچ وقارێکی سیاسی و هیچ شخصێتێکی سیاسی و هیچ جەرائەتێکی سیاسی لەم پیاوەیە نابینم. پیاوێکە لە هەندێک لە ڕۆژمیرە نەتەوەیەکان بە مەسرور بەرزانیانە گوت ئەم پیاوە تارماییە، بەڵام ئەم پیاوەش تارمایی مەسرورە بەڕاستی. ئەم پیاوە ناتوانێت هیچ قرارێ بدات. ئەم پیاوە مەشروع سیاسی و اقتصادەکەی بۆوانەوە بەستراوە، بەبێ ئەوان هیچ ناتوانێت بکات. هیچ ئەتیبارێکی سیاسی لە ناو خەڵکی کوردستان و بەتایبەتیش لە دەڤەرەکەی خۆیدا نییە. بچێتە ناو بازار ڕەوانێ خەڵک بەرتەماتوێلکەیەدا. ڕاستە خەڵکی نەفزنزمیش هەیە، خەڵکی ماستاوچیش هەیە، چێ سەلفی لەگەڵەگرێ، بەڵام ئەوانە مەسلحەتچیەکانن. زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان تێگەیشتووە کە ماڵی تاڵەبانی شەریکن لە بزنزەیە. ئەگەر ڕاست دەکەن، ئەگەر جورئەت دەکەن، ئەم ێستا شتێکم خێنەوە لە میدیاکانە ئەڵێ ئێمە ڕێگە نادەین، باڵ تاڵەبانی ئەڵێن ڕێگە نادەین مەلەفی غاز و بۆ ڕی غاز بڕوات بەسەر لاشەکەی وابێ بڕۆ ئەگەر بڕوانە شتێکی وای وتووە. بەڵام من پێم وایە ئەمە بەڕاستی جۆرێکە لە خۆهەڵنانی و لە پۆپۆلیزمێکی سیاسی. ئەترسم هەروەکو مەسعود بەرزانیش کاتی خۆی گوتی دەبابەی تورکی ماگەر بەسەر لاشەی منابێ بێتە ناوەوانی. بەڵام دواتر مەسعود بەرزانی و حیزبەکەیمان بینی پێش لەشکری دنیای بۆ سوپای تورکیا کرد، دژی گەریلاکانی پەکەکە و ئێستاشی لەگەڵایە بەردەوامە. من پێم وایە باڵ تاڵەبانیش بەغێری ئەوەی بۆ ئەو دامرکانەوەی و تووڕەبوونەی خەڵکی سلێمانی سەنگی کە دروست بووە ڕاستی بکاتەوە. ئەگەر جەرائەتی سیاسیان هەبێت، ئەگەر ڕۆیەی سیاسیان هەبێت، ئەگەر فکری سیاسیان هەبێت، جەراتە سیاسەکە چییە؟ دەبێت چی بکا بۆ نمونە؟ جەرات دوو گوتار هەیە. ئێمە دوو بەدیلمان هەیە، گوتارێکی قەومی، گوتارێکی نەتەوەیی کە 100 دانە ساڵە درێژەی هەیە لە تەقوتۆقەکەی شێخ مەحموودی ئەم سلێمانیەوە تا ئێستا دیارە بە بەرزانیە درێژەی کێشاوە بە کۆماری مەهابادە و دواتر بۆ شۆڕشی دوای شۆڕشی تەموز ئەوەی کە عەبدولکەریم قاسم شۆڕشی ئەیلی دوان ناو دواتر شۆڕشی ئەمە 100 ساڵا مدرێژەی هەیە کاکەجان. دژی عێراقین و عێراق وێران و عێراق عەفو عێراق داژیکارە لە ڕاستیدا ئەمە مانە کۆمەڵێ درۆ بوو ئێمە بەدەم حکومەتەکانی عێراق و کردمانە لە دڕندەی حکومەتی بەعزگەڕێ کە بەردەوام گوتمانە هەموو ڕێگەکانی خەباتمان لێ ژیراوە بۆیە دەستمان داوەتە چەک. لە واقعدا شۆڕشی نوێی گەلەکەمان مخابراتی سووریا دروستی کرد. مخابراتی سووریا سەرکردەکانی ئەوسا مام جەلال و نەوشیروان و عادل مراد و چێوشێ لە سووریاوە دروستکران. بەرحاڵ دواتر قیادی موقەتە دروستکرایەوانێ بە هەمان شێوە قیادی موقەتە ڕێک بۆ ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکرا، مخابراتی ئیقلیمی دروستی کرد. ئەوسا مخابراتی ساواک شانشای هێشتا مابوو شانشایران، مخابراتی میتی تورکیا، مخابراتی عێراق و مخابراتی دەوڵەتی ئیسرائیلیش. لەبەرچی لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی وەکو هێزێکی چەپ خۆێنوان ئەمان ئەم قیادە موقەتیان دروست کرد و ئەم بەڵایە دروست بوو بە ناوی هینەوانێ. باشە بەس ئێستا بژاردەکە لە دوو ئیدارەی بژاردەیەکی خراپ نییە بۆ کوردستان. دوو ئیدارەیە ئەوە ماڵی تاڵەبانین بە زۆر بە ناوی گوتاری یەکڕۆزیەوە کڕوزیێنەوە کە بەژیان با هەر بە یەکیداری بمێنەوە بۆچی بۆەوەی شەراکەت و تیجارەتەکان و بزنسەکانی خۆیان بەردەوام بێت. لە واقعدا ببێ بە دوو ئیدارەی زۆر باشتر ڕای بگێنن. بۆچی باشتر؟ پێش هەموو شتێک خەڵکی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە ڕزگاریان دەبێت. ئەوسا بەس یەخەی بافڵ و یەخەی قوبا دەگرن، هێخەی ماڵی بەرزایی ناگرن. و زایدنەوەشی کۆمەڵێ برادەر بەیاری ملازم مەرەوان پرۆژەی بەهرێمکردنی سلێمانیان خستە بواری جێبەجێ کردەوە، خستە بواری ڕۆژەبانێ ئیشان بۆ کرد. بەڵێ من پێشەوەی بێمە بەرنامەکە لەگەڵ کاکبیارا قسم کردووە، هەت وردەکارەکانی لێ پرسی گەیانویانتە ئەنجومەنی بڵین کۆمسیۆنی باڵای هەڵبژاردەکانی عێراقیش لێوە ئەوانە ببیدن بە ئەنجومەنی وەزیرانی حکومەتی عێراق بۆ ئەوەی بیخەنە بواری جێبەجێکردنەوە. بەڵام کێ ڕایگرتووە؟ پارتی ڕایگرتووە. پارتی پارەیەکی زۆر لە خەڵکی کوردستان ئەدزێ، لەم منطقەیە دەدزێ، لەم شارە ئەدزێ کە گەورەترین و زۆرترین قوربانی داوە، گەرمیان زۆرترین قوربانی داوە. پارەیەم خەڵکە ئەدزێ ئەیدا بە نووسەر و بە سیاسی و بە حیزبی عێراقی وەکو چۆن بە کوردەکانیشەدا ڕێگری لێ کردەوە. بەڵام ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان شەهامەتی سیاسی و جەرائەتی سیاسیان تیابێ کۆتایی بەم
هەژمونە و بەم عنجوهیەتە و بەم تۆغیانەی ماڵی بەرزانی و خۆشیان دەهێنن کاڵێم خۆیان یانی ئەوساکە خەڵکی سلێمانی ڕاستە و خۆڕ و بەڕووێ لەگەڵ خۆیانە بەڵام ناوێرن بیکەن جورئەت ناکەن بیکەن چونکە بزنسەکانیان زەرەر دەکات. باش ئەی سەبارەت بەو پەرلەمانتارانەی هەردوو لاپی دو هەردوو لایەن ڕاز ناکەن ئێستا بۆ پەرلەمانتارانی پارتی دەڵێن یەکێتی داهاتی سلێمانی دەبە پەرلەمانتارانێکی دەڵێن پارتی داهاتینەوە دەبە هەردوو لایەن هەر ڕاز ناکەن. ڕاستی دەوێت ئەوەی کە هەندێک ئێمە دەیڵێن کەسانێک کە دژی ئەم بەرەیە بە ناوی نەتەوەی بوون و بە ناوی کوردایەتیوانە زۆر جیاوازە لەو مەعمایەی کە ئەمانە دەیکەن ئەمانە تیجارەت دەکەن من نەڵێم هیچ لایەکان ڕاز ناکەن ئەمانە سیناریۆ دەکەن ئەمانە سبەینێ ئاشتەوە بن لێرە یەکێتی پارەکە دەبا ویش دەڵێ پارتی پارەی نەوتەکە دەبا پارتی لەوەیە ڕاست دەکات یەکێتی پارە ئەبا بەڵام یەکێتی زمانی نییە ئەم میدیا گەورەیە زمان حاڵێکی نییە قسەکەرێکی نییە بڵێ کاکەجان تۆ ماغانە ملیارێک و ئەوەنگە نەو دەفرۆشی ملیارێک و ئەوەنگە بە دۆلار بەڵام دێ لەسەر چەند ملیار دینارێکی ناوچەی سلێمانی کە هەمووی لە دەوروبەری 100 ملیار دلار 100 ملیار دینارایە وەرگ بەمە دەگرێت یەکێتی زمانی تەنانەت دوانای دیفاعکردن لە خۆشی نییە لێرەوەی کە دەڵێم من ئەوەی عیزت هینم بینی کۆمەڵی قسەی زۆر جوانەکە کۆمەڵی داتای زۆر جوان نیشانەدات تەسەوور کە باسی ئەوە گاڵێ لە چەمچەماڵە ئەو هەموو قوربانی هەیە ڕاستە هێشتا بۆ 100,000 کەس دەژێ ئەو هەموو قوربانی گەر ئەنفالەکان هەیە لە منطقەی چەمچەماڵە ئەژێ 4 ملیۆن دلار بودجەی شارەوانەکانێتی نەتەن بودجەی کوێ لە بەرامبەردا ئاکرێ یەک لەسەر 3 خەڵکی چەمچەماڵتیایە ئەژێت 40 ملیۆن باشە بۆ ئەمە قبوڵ دەکەن بۆ ئەم زەلالەت ئەم ڕسواییە قبوڵ دەکەن لەبەرەوەی جورئەتی سیاسیان نیە بەرچاویان ڕۆشن نییە ئاشترسیان لەوەی کە پارتی تەخوینیان بکات لە کاتێکا پارتی ئاوەتە پێشدەشتکری بۆ دەوڵەتی داگیرکەری تورکی دەکات من کاڵێم داگیرکەر تورکیا لە کوردستانی عێراقا داگیرکەرە بەڵام کاکەجان ئەمانە تا ئێساشی لەگەڵا بێ هەردوای ئەو گوتارە قەومیە تیجاریە بازاڕی پارتی کەوتونە بە ناوی کوردایەتیەوانێ عێراق داگیرکەرە عێراق بۆ داگیرکەرە ئێمە بەشێکین لە عێراق قاسم لو کاتی خۆی قسەیەکی جوانی هەبوو کە ئەڵێم من ڕێگە نادەم هیچ کەس لە من خۆی بەێرانی تر بزانێ من ئەڵێم بۆ هەموو تاکێکی کوردی عراقی و بە تایبەتیش بۆ خەڵکی سلێمانی زۆر شەرافەتمەندانەیە بە چانازیەوە دیفاع لەوەکەین ئێمە عێراقین 100 ساڵ بەسە 100 ساڵ گوتاری بەتاڵی کوردایەتی و چەقەچەقی کوردایەتی بەسە کاکەی جان ئێمە عێراقین بۆ عێراقی نەبین ئەو ئەندام سەرکردایەتی یەکێتی میروەسیڵێ عێراق غەدر لە عێراق و غەدر لە کوردکراوە ئەو دڕندەی سەدامان باس کرد کە دڕندەیەکی بێوەنە بەرامبەر کوردکراوە ئێستا دەتوانێت عێراق ببرێ بە قوڵایی استراتیزی بۆ چارەسەری کێشەکانی ئێمە بێ چی لە ڕووی بەتایبەت داراییشەوە بێ وڵای زۆر جوانە جاری عێراقی دوای 2023 لەگەڵ عێراقی سەردەمی سەدام حوسێندا زۆر جیاوازیە بە ویژدانەوە قسەکەی من ئەم بەراەتە بۆ ڕژێمی دڕندەی سەدام حوسێنە هینەکەم ئەگەر سەدام حوسێن ئەگەر حیزبەکانی بەرەی چی پێڵێن بەرەی کوردستانی ئەوسا ئەگەر پارتی وێژێتی نیشتیمانی کوردستان دەستی دەوڵەتی تریان نەگرتایە نیان هێنایە حاجی ئۆمەران داگیرکردایە نیان هێنایە هەڵەبجیان داگیرکردایە نەهاتنایە کاتێشای وڵاتێکی تریان ببردایە و لە کەرکووک لە بیرەنەوتەکانی کەرکووک بدەن حکومەتی بەعەس نەدەشوو بەو شێوەیە ڕندایەتی بکە و چەکی شیمیایی بەکارێنێ بە نامەی ڕەسمی ئاگاداری مامجەلال کراوەتەوانێ ئەم غەڵەتە مەکەن مەچن سوپای وڵاتێکی تر بێنن بە هەموو شێوێتان تێگەیشتونە لە پەیامەکان بەرحاڵ ئەمە بەراعەت نییە ئەم قسێتەوەکم کاحکیم ئەمە بەراعەت نییە بۆ ڕژێمی لە ناوچووی گۆڕبەگۆڕی سەدام حوسێن دەبێت هەموو ئەرکانی ڕژێمی بەعەز و بەجاشەکانیشی کە بەشداریان کرد لە ئەنفالە ئەبێ دادگایی بکرێن بەڵام کاکەجان هەر ئەو جاشانەی سەردەمی بەعەز کە بەشداریان لە ئەنفال کردەوە هەندێکان هەمویان ناڵێم من بە ویژدانەوە ئاڵێم ئەڵێم ئەوانەی کە وەکو ئێمە پێشمەرگە بووین بەش من ماوەیەکی کەم پێشمەرگایەتیم کردووە هەشە زۆری کردووە من ئەم قسەیە دەکەم ئازاری زۆر کەسەدا بەڵام واقعەتێکی سیاسی زۆر گەوریتایە ئەوانەی لە شاخ پێشمەرگە بوون جاشی ئیقلیمی بوون ئەوانەی لە شار بوون جاشی دەوڵەتەکەی بەشێکی خۆمان بوون بەشێک ناڵێم هەمویان ئەڵێم بەشێکیان ئێمە لە شاخە و ساو لە ناو شارە و لە ناو ئەدەبیاتی سیاسیە پێمانە گوتن جاشەکان ئەمانیش پێشمەرگە بوون پێشمەرگەی چی پێشمەرگە بەڕاستی مخەر سەدام حوسێن لە هیچ شتێکە ڕازگۆ نەبوو بێ لەو تعبیرەیە ڕازگۆ بوو کە
بە پێشمەرگەی یەکم بخەڕی بەڕاستیش تەخریبمان کرد بەڕاستی پێشمەرگە تەخریبی کرد بە تایبەتیش لە شۆڕشی نوێیە لە شۆڕشی نوێ لە 75ەوە هەتا ئەو کۆشتاوەش بەڕاستی تەخریبیان کرد باشە بینی سەر عێراق سەبارەت بە عێراق قوڵای استراتیژی ئێستا دەکری عێراق بەکاربێنرێت لە دوای 2023ەوە بۆ مافەکانی خەڵکی کوردستان بەڵێ عێراق عمقی استراتیژی ئێمەیە ئێمەی هاوڵاتی کورد ئێمە بەشێکی لە عێراق ئەگەر ئێمە بەشێ بووینایە لە عێراق ئەم کەڵەگایی تورکیا و پارتی ئابەم شێوەیە نابوو 35 بنکەیە نازانم چەنە چل بنکەیە ئەوەی کە ئاشکرایە بنکەی مخابراتی دەوڵەتی تورکیا لە وڵاتەیە پێش لەشکری بۆ سوپای تورکیاکەن سایق تەکسێکیان گرتووە گەگوایە چەک و چۆڵە گوازێتەوە بووین هەمووی سینناریۆیە هەمووی بەس بۆیە خۆیان خۆشەویستکە لاین بەڵێ ئێمە ئەگەر بەشێ بووینایە لە دەوڵەتی عێراق ئەم زەلیلبوونەی خەڵکی سلێمانی و ئیداری سلێمانیشمان نابینی چونکە ئەوان حکومەتی عێراقی مەجبور بوو لەسەری بوو کە بودجەی خەڵکی ئەم شارە بنێرێرۆک و بەسرا ئێمە بۆ نەوتەکە بفرۆشین و هەرزان فرۆشی بکەین و بە 50 ساڵ تاڵانی کە کەس نازانێ جگە لە نێچیر و لە ماڵی بەرزانی و لە ئاشتی هەورامی و ئەگەر نازانم یەک دوو شخصی لە ماڵی تاڵەبانی بزانێن بۆ ئەم نەوتە هەڕاج بکرێ بە 50 ساڵ بۆ تورکیا و بۆ کۆمپانیا بیانەکان بفرۆشێ لە ڕێگەی سۆمەوە نێنێرین ینی واقعەتێک هەیە لێرەدا ئەویش ئەوەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ عێراق شەهامەتی سیاسی بنوێنین واز لەم تیجارەتە بێنین واز لەم چەتەگەریە بێنین بەس ئێستا دویدارەکەش ئەگەر بکرێ باشترە بۆ سلێمانی پێ دوای دویدارەکە چەنە ڕانەگەێت دویدارەیە لە واقعدا دویدارەیە بەسەوەی ڕانەگەێراوە هەر لە ئاساسی کەەوە دویدارە بووە هەر لە ئاساسی شوێ دویدارە بووە ئەی ڕۆڵی ئێستا بەسەن ئێستا لە سلێمانی بەتابەتی کێشەی موچە هەیە کێشەی کەمی خزمەت گوزاری هەیە کێشەی ئەتا دەرمانیش هەیە ڕۆڵی دام و دەستگاکانی تر چییە جگە باسی یەکێتێت ئەی وەکو ئەنجومنی پارێزگایە وەکو پارێزگارە ئەی ئەوان ڕۆڵیان چێ نابێوان لێکۆڵینەوە بکەن لەو قۆربەسەری ئێستا خەڵکی سلێمانی تێدایە ئێمە شاری سلێمانی لە بێژووی ئەدەبیاتی سیاسی کووردا بە شارێکی زۆر سرک و شارێکی زۆر ئازا ناسراوە بە شاری هەڵمەت و قوربانی نازراوە بەڵام بەداخەوە لە مێژووی سیاسی ئەم شارەیە لە دروستبوونی تا ئێستا پارێزگاری جەبانی وەکو ئەم پارێزگاری ئێستای بەخۆیەوە نەبینیوە کە ئەمە بەرهەمی گۆڕان بوو کە ئێستا ئاجندەکانی یەکێتی نیشتیمانی و ئاجندەکانی ماڵی تاڵەبانی بە حەزافیرەوە جێکەوت دەکات ئەنجومەنی پارێزگاکە بێتە شیرین کێشی چیە پارێزگاری سلێمانی چکە دەڵێ خزمەت دەکات ئەو دەڵێ نەدزیم کردووە نەقۆرەخکاریم کردووە نەشەقم لە کەسی شاڵداوە ئەوانە ئەزانی چۆنە مەئمورێکی ماڵی تاڵەبانی زیاتر هیچی تر نییە پارێزگاری سلێمانی ئەگەر پارێزگاری سلێمانی شەهامەتی تیا بێت لەگەڵ ئەنجومەنەکەیە ڕوو لە بەغدا ئەکەن ئەگەر حیزبەکەشیان ڕێگە نادات ئیستیقالاکەم یعنی ئەوە چی ئیشەکە ئەوی پیاوە دەیکات ڕوو لە بەغاکەم کاکی جان ئەمە وەزعی سلێمانیە بم کەرەوە بەشێک لە عێراق بە هەرێمکردنی سلێمانی زۆر ئاسانە ئەگەر یەکێتی نیشتیمانی و ماڵی تاڵەبانی بێنە پشتەوە چونکە نە تورکیا ئەتوانێت ڕێی لێ بگرێت نە پارتی ئەتوانێت ڕێی لێ بگرێت ئەوسا تۆ حیزبە سیاسەکانی عێراق تەئید دەکەن هەندێک بۆ چون هەیە ئەڵێن کاکە شیعەکانیش نایکەن لەبەرەوەی پرۆژەی بە هەرێمکردنی بەسڕای نەبێت بەڵام ئەمە ڕاستێکی تایە بەڵام تۆ وەرە قەناعەت بە دەوڵەتی قوڵی عێراق بکە کە من مەترسی نابم بەسەرە من نابمە ئەوەی کە بە بەشێکی سەرەتانی دەستی دەوڵەتی تر بگرم و بێنمە ئەم وڵاتەوانێ بزانە چۆن قبوڵت دەکات بزانە چۆن دیفاع لێ دەکات باشە لەسەر پرسی غازەکەش ئەوەی کە هەیە ئێستا باسی هەناردەی غازیش دەکرێت پێ باشترین بژاردە چۆنەر چەندە ساوی کە هەیە لە سەداسی بۆ لە سەدا چی لێگەر پێراویستی ناوخۆی کوردستان پڕ بکاتەوە بەس ئێستا بەرپرسانیارین بەشێکیان باز لە هەناردەکردنی دەکەن چۆن مامەڵی لەگەڵا بکرێ غازەکە مەترسی زیاتری لە دواوەیە بۆ نمونە ڕەهەندی ئایا بڵێن ناوچەی ئیقلیمی نێو دەوڵەتی هەیە دەستبردننی بۆی مەترسیدار لە ئێستادا بڵێ ئەم پرسیارە پرسیارێکی زۆر گرنگە ئەگەر لەسەرم بۆستی بە وردیەچ منایەوانێ پرۆژەی مەسلەی غاز مەسلەیەکی جیهانیە مەسلەیەکی ئیقلیمیش نییە ڕاستەوخۆ پەیوەندی بە شەڕی ئۆکرانیەوە هەیە کە لە ڕاستیدا شەڕی رووسیا و ئۆکرانیانە شەڕی رووسیا و ئەمریکایە شەڕی رووسیا و بریتانیایە شەڕی رووسیا و ناتۆیە ئەم شەڕە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە رووسیا یان بێنە بەرەی خۆیان یان بێدەنگی کەن یان تێکی بشکێنن بۆ ئەوەی شەڕە گەورەکە لەگەڵ سینا بکەن یان ئەوەی کە پێوترێت چین
گریت ئەمریکا کە شیعاری دموکراتەکان بوو بۆ ئەوەی کە ئەمریکن بگەڕێتەوانێ بۆ ساحی دەولی بۆ ئەوە بوو کە سەرقافڵەی جیهانی و ڕابەرایەتی جیهان بکاتەوە. ئەمریکا هەر بە زمانی شعبی حەسادەتی سیاسی و حەسادەتی اقتصادی ڕێگەی پێنادا سین هەڵکشێ بەو ڕادێ. لێکدانەوەکانی بلومبەر بێت و بە زۆربەی اقتصادیەک با بڵێن ئابوورناسەکان بێت لە ساڵی 2028دا سین دەبێتە یەکەم اقتصادی دنیا. پێشتر قەیار بوو 2030 بێ، بەڵام بەهۆی پێندامیکی کۆڤید-19 ئەوانێ هێنایەنە پێشەوانێ. ئەمریکا زەندەقی لە سین چووە. ئەم گوێچەڵی کە بە کۆمپانیای هواوەیان کرد کە بە زمانی شعبی پێوترێ هواوی، ئەم گوێچەڵی کە بە هواوی کرا گوێچەڵێکی سیاسی و اقتصادی بوو. بیانی ئەوەی بوختانی ئەوەیان بۆ کرد کە گوایە 5G کاری مخابراتی دەکات بۆ دەوڵەتین. ئەمە جگە لە بوختانی زیاتری چتر نەبوو، بەڵکو بیانویەک بوو. ئەمریکا زەندەقی چووە لە چین، بەڵام شەڕەکە بە چین ناکە لە ئێستادا. شەڕەکە ڕوو بە چین ناکە، شەڕەکە لە ڕێگی ڕوسیاوە دەکات. ئەگەر ئەمریکا بتوانێت پەراسۆکانی اقتصادی ڕوسیا کە نەوت و غازە لە ئێستادا تێک بشکێنێ و بەدیلی بۆ بدێزێتەوانێ، لێرە ئەگرەوەکەی بردێتەوانێ. لێرەشەوە بۆیە مەلەفی غازی کوردستان بە هەند وەرەگرێ. بە هەموو قورسایی خۆیەوە مخابراتی بریتانی، ئەمریکی، ئیسرائیلی، تورکی، قەتەری هاتوۆتە پشت ئەم مەلەفینەوە. پێمان وانە بێت مەسرور بەرزانی هەر بە سەرگەرمانە و سەرچێتانە چۆتە ئەمینەوانێ. ئەگەر ئەو غەڵەت دەرزیان لە تەجروبەی فەشەلی ڕێفراندۆم بەرنەگرت بێت، ئەبوایە بای ئەوە دەرکیان بەوە بکردای ئەم مەلەفە ئەوەی کە بە عەرەبی پێڵێ مەلەفون خەطیر جداً، بەڵام ئەوان هەر دەیکەن. بەڕاستی ماڵی بەرزانی زۆر بە جەراعەتەوە چونێتە پشت دەمهێنا. باشە، بەس خەتەرەکەی ئەوەیە کە ناوچەی یەکلیمی نێودوڵەتیشی بکەیتەوە. ماڵی تاڵەبانی قوبات لەگەڵ یایەتی لە یۆنان چیوت تەئیدێکە بە ناڕاستەوخۆ دێتەوە لەم لاوە ئێران جۆیان ڕایەکێشێ شتێکی ترەڵێن. لە واقعدا من تەنانەت ترسی ئەوم هەیە کە قوبات تاڵەبانی لەژێرەوە ئیمزاشی کرد بێ هەرۆک مەلەفی نەوتەکە. جا ئەوەی کە هەندێک کەس بیاریەوە ئەدۆزێتەوەڵێکا کە بەشی چەمچەماڵیش ناکە و بەشی ناوخۆی کوردستان ناکە غازەکە ناوانیە. ئەوان ئەمریکا و بریتانیا پرۆژەی درێژخایانیان هەیە بۆ ئەوەی اقتصادی ڕوسیا تێک بشکێنن بۆ پێویستیان بەم چکەچکەی نەوتغازی هەرێمی کوردستانی شێ، بەڵام دیارە ئەوان تەتویری پێکەن. جا لێرەوە خەتەرەوەیە کە ئێران و ڕوسیا و سینیش دێنە پشت ئەوەی کە ئەم مەلەفە نابێ سەر بگرێ. هەموو بەدبەختێکە و هەموو سەرگەردانەکەش بۆ مەنتەقەی سلێمانی و چەمچەماڵ و کەرکووکە بێت، بەڵام ماڵی بەرزانی جویان بەوە نییە. باش، بەس مەترسیەکە چییە؟ مەترسیەکە کە دەڵێ زۆر خەتەرە بەڕازت. مەترسیەکە دوێنێ برادێک باسیەوە کرد و تەنانەت بۆی هەیە بگاتە ڕادەی ئەوەی تەدەخلی عسکەریش بکرێ. بالفعل بۆی هەیە بگاتە ڕادەی تەدەخلی عسکەریش. شەڕی ئێران بە هیچ شێوەیەک ڕێگا نادات ئیسرائیل و تورکیا و ئەمریکا و ئەمانە بێنە ئەم ناوچەیەوە بە تایبەتی هین. بەڵام پارتی زۆر بەزیرەکانە کاری بۆ دەکات. عەبدوڵای چۆخا مبارەکی لەوێداناوە زۆر بە وریایی و زۆر بە بەرنامەج و کاری بۆ دەکات، بەڵام ئەو یەشێتی نیشتیمانیە خەوتووە واگای لە هیچ نییە. من پێم وایە تەدەخلی دەولیش دەکرێت، تەدەخلی دەوڵەتی عێراقیش بۆی هەیە بکرێت، تەدەخلی تەنانەت حەشدی شعبیش بۆی هەیە بکرێت، چونکە حەشدی شعبی بمانێ و نەمانێ هێزێکی پرۆکسیە وەلای بۆ دەوڵەتی ئێران هەیە و لە هەمان کاتێ دەوڵەتی عێراقیش بەکارهێنێت. باشە، بەس ئەو ئەگەر دەست پێ بکرێت دەبێت مەترسی لەسەر ئاسایشی هەرێم بە تێکدانی ئاسایشی هەرێم. ڕاستی دەوێت ئاسایشی هەرێم کەس لەسەر ئاسایشی هەرێم مەترسی نییە بەغێری ئەم دوو حیزبە نەبێ. ئەوەندەی ئەم دوو حیزبە مەترسیان لەسەر ئاسایشی هەرێم هەیە، نە حکوومەتی عێراقیەتی نە حکوومەتی ئێرانی. ئەگەر بکرێیانی وتت جەنگی چاوەڕۆن ئەگەری ڕوودانی جەنگ هەیە بە دڵنیاییەوە، چونکە ئەمە مەلەفێکی زۆر مەترسیدارە دەستیان بۆ بردووە. ئەمە لە قووەتی ماڵی بەرزانیان نییە. ماڵی بەرزانی بە قووەتی مخابراتی ئیقلیمی و بە دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا و بریتانیا ئەمە دەکەن. ناتۆیان لە پشتە، تورکیایان لە پشتە، بەڵام ئەی تۆ قوبات بۆ ئەمە دەکەی بەغێ ماڵی بەرزانی عفوبوویرە ماڵی تاڵەبانی و بەتایبەتیش قوبات ئەوان بەس لە بیر لە داهاتەکە و لە دەستکەوتەکە لە قاچاقچێتەکەی و لە شەراکەتەکە دەکەن ماهانە چەند دەیان ملیۆن دلار بچێتە سەر حسابە شخصیەکانیان. گویان لە خەڵکی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین و کەرکووک نییە چی لێ دێ و چی لێ نایەت.
بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت. بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم. کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. کات ڕەشەبامەوە ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکرد. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کە کامیار پێش نابڕووکە باسی غازمان کرد بە زۆکو نەوت بڵێنە سەر بڕیارێکی دادگای فیدرالی شەبوو سەبارەت بە بڵێن نەوت برێرەکە جێبەجێ بکرێ باشە برێرەکە دادگای فیدرال لە 15 شوباتەوە سەبارەت بە نەوت دروست بوو چکە ئێستا ناکۆکیشی دروست کردووە بڵێن ئەو بڕیارە لە نێوان هەرێم و باغداد. لە ماوەی ئەگەر بڵێ 20 ساڵی ڕابردووی حکومەتی نوێی عێراقا بە تایبەتی دوای کەوتنی سەدام حوسێن یەکێک لە باشترین و عەقلانیترین و واقعیترین ئەو بڕیارانەی کە دراوە بە قازانجی خەڵکی کوردستانی عێراق بەگشتی و بە قازانجی خەڵکی عێراقیش ئەم بڕیارەیە زۆر زۆر گرنگە خەڵکی کوردستان بە تایبەتی ئەم دەڤەرەی کە ناونراوە زۆنی ساوز زۆنی نیلی نەما نیلی گۆڕان بووە بە بەشێک لە پرۆژەی پارتی وەزیرەکانی هەرێک هیچ جیاوازیەکە نبینم لەگەڵ پارتیە. بەرحاڵ ئەوەی کە ناونراوە بەنای ئەم دەڤەرەوانێ زۆر زۆر گرنگە خەڵکی ئەم دەڤەرە ئەو حەقیقەتە بزانێت مەلەفی نەوت لە دەستی ئەم مافیانەیە دەربکرێت لە دەستی ئەم شۆڕەجێرانی شاخە لە دەستی ئەم پێشمەرگە قارەمانەی شاخە دەربکرێت تەسلیمی دەوڵەتی عێراق بێتەوانێ. باش مەترسی زۆر بووە منەوتەکە چ لە ڕووی حکومڕانی بێت چ لە ڕووی کڕینی میدیا و نووسەر و هەتا ڕەنگە جالەی کوردیش لە ئەوروپاش ڕەنگە بەشێکی خەڵکە بێ لە دەرەوە کردرابێ سەپارێزگاری لەم سیستەمە بکە. ئەماڵە داوادان بێ زنجیرەی نەکانە چڕاندم بێ مەڵامەدوی بڵێ بەڕاستی ئەوەش کارەساتێکی ترە بە تایبەتی لە ناو جالەی کوردیا لە هەندران و لە ناوی شەوانێ ینی پارتی دیموکراتی بۆ یەشێتی شتێکە ها بەس زیاتر پارتی دیموکراتی کوردستان بەو پارەی کە لە خەڵکی کوردستانی ئەدزێ ئەگەر بە هەڵەدا نەچوو بووم ڕێبوارکەریم وەلی بەر لە 6 ساڵ گوتی پارتیم پتر لە 1 ملیار دلار لە میدیاکانی سەرفەکە ئێستا ئەو بۆ بە 2 ملیار دلاری چونکە میدیای سێبەر زۆر زۆر بووە. لە ناو نخبەی کوردیدا بە تایبەتیش نخبە هەندەرانیەکان
کە زۆر نەتەوەینوانە دیفاع لەم گوتارە کوردایەتی دەکەن دیفاع لە گوتاری ڕێفراندۆم و دەوڵەتی کوردیەوان دەکەن بەشی هەر زۆری بەپارە دەیکە بەڕاستی زۆریان قەنەعەتیان پێنێ بۆ نمونە کەسێکی وەکو عادل باخەوان کە لە فەڕەنساژێ باوەڕەکەی چەند من باوەڕم بەو قسانە هەیە کە باوەڕم بەم دۆخە هەیە ئەویش ئەوەندە باوەڕی پێێتی بەڵام لەبەرەوەی بەرژەوەندی لەوەدایە بە دڵنیاییەوە قسانە دەکاوی سا وەکو منەظری سیاسی وەکو منەظری تیۆری دەوڵەتی کوردی و حکومەتی ڕێمی لێ هاتووە سەردەمانێک لەگەڵ نێچیرا بوو ئێستا لەگەڵ مەسوولە هەمان قسە ینی ئینسان تووشی یەسە بێت تووشی خەجاڵەت دەبێت ئەمانە نوخبە ئەکادیمیەکان و ئەمانە خۆیان بە ئینتیلێکچوەڵەکانی کورد دەزانن باشە بەس زۆرە ئەو کڕینی نووسەر و ڕۆژنامە نووسانە لە ئاسی ناوخۆ و لە دەرەوەش بدە بە دڵنیاییەوە ڕێژەکەی ئەگەر زۆر نەبێت ئەم حکومەتی هەرێمە و ئەم دوو بنەماڵە سیاسیە نایانەتوانی ئیدارە و تەخزەی ئەم هەموو میدیایانە بکەن لە بەرامبەریشدا میدیایەکی تر نییە ڕەخنەگرتن زۆر کەم بۆتەوانێ بەداخەوەوانەی کە ڕەخنەشەگرن لە دەسەڵاتی سیاسی کوردی بەڵام لە چوارچێوەی لە ڕوویان نایە هەندێک برادەر و دۆستمان هەیە لە ڕۆشنبیران و ڕەخنەگران دژی دەسەڵاتن دژی پاتیوێشێتین دژی ئەم سیستەمەن بەڵام دێن لە ڕویان نایە چەمکی کوردایەتی بەکاربێنن دێن چەمکی کوردبوون بەکارێنن لە ڕاستیدا ئێستا لە کوردستانی عێراق کاک حەکیم ئینسان بە ویژدانەوە قسە بکە ئینسان بە ئینسافەوە قسە بکە کەسێک لە کوردستانی عێراقا ناچەوسێتەوە لەبەرەوەی نەژادەکەمان کووردە نەتەوەکەمان کووردە چەمکی کوردبوون چەمکێکە عەبدوڵڵا ئۆچەلان بۆ کوردستانی تورکیا هێناوێتە ناو ئەدەبی سیاسی کوردیەوەوانێ زۆر زۆر جیاوازە لە چەمکی کوردایەتی بەهەرحاڵ مەبەستەکە لێم گەڕی تەواویکەم بڵێ ئەگەر لێم گەڕی تەواویکەم کوردانی تاراوگا باشە من خۆم کەسێکم لە ئوسترالیا ژیان 26 ساڵ لەوێژە دوو کوڕم هەیە لە تەمەنی لە ناوەڕاستی بیستەکانن ژیانیان مسۆگەرە لەوێ ئیشیان باشە زۆر عیب و عارە بووە من لە هەندەرانەوانێ بێم هانی گەنجی بێپارە بێژیان بێگوزەرانی ئەم وڵاتە بدەم باسی دەوڵەتی کوردی و ڕێفراندۆم و جیابوونەوە لە عێراق و ڕقبوونەوە لە عێراق و ڕقبوونەوە لە عەرەب بکەم بەڕاستی شەرم و ڕسواییە کاتێک ئینسان بچێتە ئەو بازاڕەوە ئەو خەڵکە دەبینێ چ زەلالەتێکە کێشێ بۆ مەعیشەتی ژیانی ڕۆژانەی تۆ بێی لە هەندەرانەوە باسی دەوڵەتی کوردی و ڕێفراندۆ و منازەم ئەم شتانە بکەیت دوو هۆکار هەیە بۆمانە بەشێکیان ئەوانن کە لە ئەوانەی لە شەستەکان و لە هەفتاکانەوە لە دایکبوونە ئەمانە ناتوانن تەجاوزیەوە بکەن لەوێش شوناسێکیان نییە خۆیانی پێ دۆزنەوانێ ناتوانن تەجاوزیان بکەن ئەمانە بەلا ئیرادی دەیکەن بە نەزانی دەیکەن بە جەهلی غەڵیظ دەیکەن بەڵام بەشێکی زۆریان ئەم دەوڵەتە کوردیەیان با بڵین ئەم حکومڕانیە کوردیەیان ئەم دەسەڵاتە کوردیەیان ئەم دوو حیزبە کوردیە و بە تایبەتیش پارتی پارەیەکی زۆریاندا تێ تەجنیدی کردوون ئیشیان بە دەکە نووسەرە عێراقیەکانی کڕیوە سیاسی عێراقیەکانی کڕیوە میسڕەکانی کڕیوە لوبنانەکانی کڕیوە چۆن کورد ناکرێت کوردە ئێرانەکانی کڕیوە کوردە سووریایەکان کوردە تورکیایەکانی کڕیوە هەمووی بەگەڕ خستووە هەمویان مۆبەڵایزەکە بۆ ئاراستەکردنی گوتارەکەی خۆی باش بەس سەر ئەستی ناوخۆ بڵێنە سێنە ڕزایەتیە بێت ئەی لایەنەوە پۆزیسیۆنەکان دەتوانن چی بکەن بۆ ڕاستکردنەوەی ئەو دۆخی کێستا لە کوردستان هەیە خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆن دەتوانن شتێک بکەن ئۆپۆزیسیۆن گۆڕان ئۆپۆزیسیۆنێکی گەورە بوو بەڵام نەکرد ئۆپۆزیسیۆنی لەباربەر ئۆپۆزیسیۆنی ڕێسوا کرد ئۆپۆزیسیۆنی شەقامی کوردی بێئومێد کرد زۆر زۆر بێئومێدی کرد ئێستا نەوەی نوێ هەیە نەوەی نوێ آخر بوەرە پێم بڵێ جیاوازی گوتاری سیاسی فکری سیاسی نەوەی نوێ لەگەڵ پارتی ویشتیا چییە؟ هەمان ئەو ئەختەبوتەی ئەوانیشی لەسەر دەکەن ئەمیژیشی لەسەر دەکات باس لە ئیسلاحات و چاکردنەوەی جادەیەک و بناردنی تەنکەرە ئاوێک و نازام ئەم شتانە ئەمە کاری سەدەقات ئەمە کاری بە ئینگلیزی پێوتێ چارەتی ئەمە کاری ئەو گارانەیە کە خێرۆمەندی دەکەن ئۆپۆزیسیۆن بوونی نە لە کوردستانی عێراقا کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری با بڵین جاروبار ڕەخنە ئەگرن بەڵام ڕەخنەکانی ئەوانی ئەوەیە کە لەو چوارچێوەی گوتارەیە ڕۆیەی سیاسی شەفافیان نییە من پێم وایە هەر حیزبێکی سیاسی لە پێش هەمویانەوە حیزبەکەی ئێوە کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەر ڕویەیەکی شەفاف و عەقلانی هەبێت گوتارێکی هەڵگری گوتارێکی عێراقی بێت
پێچوانەی ئەم گوتارە قەومی و ئەم گوتارە نەتەوەی ئەم گوتارە نەژادی و ئێستا گوتاری تایفیشی هاتوۆتە سەر ئەخە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی میدیا سێبەرەکانیوانێ واقعەت دەیەوێت خەڵکی کوردستانی عێراقکە بە گشت شیعەی عێراقدا لە کاتێکە ئەمە نەبووە لە مێژووی عێراقدا خەڵکی کورد دژی شیعە نەبووە شیعەش دژی کورد نەبووە بەڵام بە ئەجەنداوە بە مەبەستەوانێ گوتارەکە گوتارێکی نەژادیە تایفیشی تێکەڵ کردو ئێستا باشە بەس ئێستا دەرفەت نییە بۆ ڕاستکردنەوەم دۆ خەڵکی ناڕازی بێت ئۆپۆزیسیۆن بەیەکەوە پرۆژێک دەرفەتەکە نییە بۆ ڕاستکردنەوەی دۆخێرە دەرفەت هەیە ئەگەر من پێم وایە کۆمەڵێ نخبەی سیاسی هەیە کۆمەڵێ پەرلەمانتاری سیاسی کۆن هەیە کۆمەڵێ کەسانی سیاسی گەنجی سیاسی هەیە ئیش دەکەن کۆمەڵێ ژۆرنالیست و چالاکوانی باشن بەڵاممانە دەبێت کۆب بنەوانێمانە دەبێت بەرەیەک پێک بێن نەمانە دەبێت لەسەر ڕوویەیەکی هاوبەش ڕێکەون ئەو ڕوویە هاوبەشەش بە باوەڕی منەوەیە بێ گوتا هەڵگری گوتارێکی عێراقیانە بین بێشەرم زۆر بە جەراعەتەوە دیفاعی لێ بکەین تاوەکو بە خەجوولی ئێمە قسە و باس بکەین پارتی هەرداشی سوار دەبێت پارتیش کە ئاڵێم یەکێتیش لەگەڵیا گۆڕانیش لەگەڵیا یەکگرتووی ئیسلامیش لەگەڵیا چونکە گوتارێکی جیاوازی نییە لە پارتی دیموکراتی کوردستان وەکو میدیا ئەرکی میدیا لەم دۆخە چییە میدیاکان لە گواستنەوەی ڕاستیەکان بێ دەرخستنی ڕاستیەکان بێ لەبین لە پەرپێدانی ناڕەزایەتی بێت بەرامبەر ئەم دۆخە من هەست ناکەم میدیای سەربەخۆ زۆر هەبێت لە کوردستانی عێراقا بەشی زۆری و میدیایانەی هەیە هەمووی دەعم لە ئەم مەسئول و لە ئەو مەسئول وەرەگرێت ئەوەی هەیە تەنانەت تەلەڤیزیۆنەکانیش تەلەڤیزیۆنی NRT جاران بەڕاستی تەلەڤیزیۆنێکی باش بوو بەڵام کاکە جان ئێستا ئەوەندەی فەرێدین و عەبدولقادر هێنێ و ئەوەندەی ئاری هەرسین هێنێ و ئەوەندەی ئاسۆ حاجی و فلان و فیسارە هێنێ گوتارەکاری ئەوان بڵاوکاتەوانێ گوتاری خەڵکی ناڕازی بڵاو ناکاتەوانێ لەبەرەوە ئیتیجای خوتابی سیاسی نەوەی نوێ جیاواز نییە لە خوتابی ئەم دەسەڵاتە چەتەگەریە کوردیە باش کەمیش لەسەر دۆخی عێراق قسە بکەین ئێستا پرسی پێکێنانی حکوومەت هەیە و دابەشبوونی پارتی وێکێتی هەیە بەسەر دوو هاوپەیمانێتی پێ دوایە کۆتایەکە چی بەسەر دێ ئەم هاوپەیمانە سێ قۆڵیش بۆ کورد سوودی هەیە یاخودەوەی یەکێتیش ڕۆشتە بۆ ئیتاری تەنسیقیوانی سوودێکی لێ دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان جڵی بەدەست خۆیەوە نەماوە لە واقعدا ئەوە ئێرانە جوڵی پێ دەکات چونکە بیرکردنەوەیان نییە 120 ئەوەندە ئەندام سەرکردیانێ بیرکردنەوەیان نییە تێڕوانینیان نییە ڕۆیەی سیاسیان نییە خەتێکی سیاسی جیاوازیان نییە فکری سیاسیان نییە نازانن چۆنەکەن ئەوەی کە یەکێتی ڕاگرتووە ئێرانە هەرچی پارتی دیموکراتی کوردستانە زۆر بە ئەنتەری زۆر بە جەراعەتەوە چۆن ناو بەرەیەکەوانێ بەرەیەک بە حساب بەرەی نیشتیمانی ڕاستی دەوێ من تەئیدی ئەو گوتارەی پارتی ئەەکەم ئەگەر سادق بێ ئەگەر ڕازگۆ لە بێ لەگەڵیا گوتارێکی نیشتیمانی تەئیدی ئەو گوتارەی سەدر دەکەم ئەگەر گوتارێکی نیشتیمانی عێراقی بێ بەڵام سەدر دێت لەگەڵ گەندەڵترین حیزبی کوردیە لەگەڵ دزترین حیزبی کوردیدا کە دەیان ملیار دلار لە خەڵکی کوردستان زیوە دێت ئەوە دەکەم ناڵێ ئیسلاحەکەم و دیژی گەندەڵی دەوەستەدەریش ڕاست نییە بەڵێ بۆ سەدەری شەر ڕاست بۆ سەدەری شەر ڕاستە حکومڕانیە جا من مەبەستمەوەیە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بگەڕینەوانێ لە دوای ڕێفراندۆم لە دوای شکستی ڕێفراندۆم گوتارەکەی خۆیان گۆڕی لە نێچیروان بارزانیەوە بۆ فازڵ میرانی گوتیان ئێمە شانازی بە عێراقی بوونەوەکەین دەستیان خۆش بێ شتێکی زۆر باشەکەن بەڵام صادق نین لەگەڵم گوتاریە چونکە ئەوان بزنسی پێوە دەکەن سەرمایە گوزاری پێوە دەکەن سەنیوە ئەوەدانەوێت دەڵێن سەدەمی حکوومەتی تەوافقی بەسەر چووە بە حکوومەتێکی زۆرینە پێک بهێنرێت واتە لە پەیامی ڕاگەاندنی هاوپەیمانێتێکە لە 23 باسی ئەو کرابوو کە دەبێت حکوومەتێک دوور لە مەزهەب و دوور لە نەتەوەچێتی و لە سوپایەکی گرتو باسییان کرد و پێک بهێنرێ و حکوومەتە خۆی لە ئەساسا لە عوبەکە لە عوبەیەکی خەتەرناکی یقلیمیە نعبەکە بۆ هێنراوەتە پێشەوانێ کە ماڵی هاوپەیمانە سێقۆڵێکەوە بەسێ ئەو هاوپەیمانە سێقۆڵیە بۆ ئەوی هاوپەیمانی شیعی تێک بشکێن ماڵی شیعی تێک بشکێن کامە خەتەری گەورەی ئەمە کەی ئیشی حیزبی کوردیە بچی ئەم کارە بکە بە هەمان شێوە ئیشی حیزبە سونیەکانیش نییە سەدر کابرایەکە تووشی ئەدا العەزەمە بووە تووشی جنون العەزەمە بووە ئەم پیاوە دەیەوێ ببێ بە ڕەقیبینەکان سەدر بەڕاستی زانین چۆن من تا ئێستا وەکو مڕایەقێکی سیاسی بینم ئەم پیاوە گەشە ناکات
نە لەباری سیاسیەوە نە لەباری عقلانیەوە تێناگە لە معادلەکان ئێوەنێ و کورسی گەشەی کردووە لە 54 بۆ 75 کاکە جوان چەندی هێناوە آخر تۆ 80% خەڵکی عراق دەنگی نەداوە آخر ئەوە ناکاتە ئەو نیسبەیە هین 80% خەڵک دەنگی نەداوە ئەو بەو ڕێژە بۆ ئامار و داتانی کە من خێنومەتەوە بە دقیقی نزیکەی 8% خەڵکی عراقێناوە آخر چۆن نەتوانێت بە ڕێژەی 8% دەنگدانی خەڵکی عراقەوە و نوێنەرایەتی خەڵکی عراق بە پارتی دیموکراتی کوردستان چەند لە سەدی خەڵکی کوردستانی هێناوە ڕێستا پارتی شێری بەروسیان لە 124 بە هەردووکی بە هەردوو چۆن نەتوانێت نوێنەرایەتی 76% خەڵکەکەی تر بکات خەڵک لیان پڕە لەمانە خەڵک لیان بێزارە خەڵک ئەمانەی ناوێت دەموچاوی ئەمانەی ناوێت باوەڕەکەی خەڵک نایەوێت ئەندامی سەرکردایەتی یەکێتی پارتی ببینی ئەوەندە مەکروهن ئەمانە وەکو چەتۆ مافیا وەکو دز سەیرانەکەن ئەمانە هیچ ڕەبتێکە بەم نیشتیمانە و بەم خاکەوە نییە ئەمانە بەس بزز دەکەن و تیجارەت دەکەن چ ڕەبتێکان بە خەڵکی کوردستانەوە هەیە ئەوەی بڵێنەوەی پارتیەگەر پێت باشە هەر بەردەوام بێ لە هەواپەیمانە سێ خۆڵێت من پێم وایە ئینتیحارێکی سیاسی زۆر گەورە ئەی بۆ دەڵی پێشگیریان دەکەی لەوەدا نازانی چۆنە ئێران مێزەکەی قڵپەوە کرد بەسەریانە بەڕاستی ئێران یاریەکی زۆر شوێنەیی دەکات و زۆر زیرەکانەش مامەڵە دەکات ئینسانە بێ من پێم وایە وەکو کورد ئێمە ئەم ناوچەیە مەحکومین بە جەبری جیۆسیاسی ئێمە نابێت لە بەرەی تورکیا و ئیمارات و ئیسرائیل ومانە بین لە بەرەی ئێرانە بە ناچاری دەبێت لە بەرەی ئێران بین چونکە واقعیش دەوێت ئێران خەتەر نییە بۆ سەر عێراق ئەوەندەی تورکیا خەتەرە کاکە تورکیا داگیرت دەکات نەوتەکەشت دەبات سامانە سروشتەکەشت دەبات اینجا داگیریش دەکات ئەوەی ئێران دەیەوێت دەست بەس دەیەوێت هەژمونی سیاسی لە عێراق هەبێت وەکو ڕەدعێک بەرامبەر بە بەرەی ئەمریکا و بەرەی تورکیا شەڕەکە لەسەر کەرکووک و لەسەر غازی چەمچەماڵە تورکیا بە هەموو شێوەیەک ئەوێ بگەڕێتەوە بۆ ئەم ناوچانە دەمێ بە ناوی داعش کارتی داعشی بەکارێنە بەڕاستی داعش کارتی تورکیا بوو ویستی دەست بەسەر ویلایەتی مووسڵا بگرێت فەشەلی هێنا ئەوەی کە فەشەلیی بێنە ڕاستی دەوێت ئەمریکا نەبوو ڕاستی دەوێت پێشمەرگە نەبوو حەشدی شعبی نەبوو ڕاستی ئێران بوو ئێران بۆ فەشەلی بە داعش هێنا بەهەرحاڵ ئێستاش جارێکی تر لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوانەیە دەیەوێت حماکە ڕێفراندۆم کارتی دووەم بوو لەعبەی دووەم بوو بۆ ئەوەی کە تورکیا بگاتەوە بنا بەڵام تورکیا زوو کەزانیتی فەشەلەیەنیە خۆی نەکرد بە خاوەنی ساحبی کردوانێ باشە بەس سەبیکێتی و پارتی چی بکەن لە بکشێنەوە لە هەواپەیمانێتیانە باشە یەکی دابەش بوونە ئیرادەی یەکێتی هیچمانی بەدەست خۆی نییە ئێران چۆنی لێ بخڕی ئاوهایدەیە ئیرادەی پارتی دیموکراتی کوردستانی بەدەست خۆی نییە تورکیا چۆنی بوێت ئەبێ ئەوها بڕۆ باشە سەبارەت بە ناڕزایەتی خەڵک پێت وایە ڕۆژێ بگاتە ینی شتێکی ڕێک نەخرا و چکە من خەڵکم هێناوە بەر پێشتر بە پرسیارەت هەیە بۆ توێتی خەڵک ڕەنگە تووشی ڕاپەڕینێک ببێت ناڕزایەتەکان گەشتونەتەوەندەوەی کە پێشبین بەڕێز پێشبین بکەیت ڕاستی دەوێت کاگین من هەفتەیەکە لەم شارەیە ئەوەندەی من خەڵکم بینی بێ هەمووی 150 بۆ 200 کەسێکم بینیوە لە خەڵکی جیاوازی ناوچەکانی کوردستان ڕەنگە 100 تەلەفۆنێکشم لەگەڵ خەڵک و دۆست و برادرا کرد بێت ئەو ناڕزایەتی لە ناو خەڵکی کوردستان پەنگی خواردەتوانێت باوەڕ ناکەی لە مێژووی لە دوای با بڵین لە دوای حکمی جمهوریەکانی عێراقەوە تا ئێستا بوونی هەبوو بێت بەڵامەوەیە قودوەیەکی سیاسی نییە حیزبێکی سیاسی نییە ڕابەرایەتی بکات وە سیاسیەکی خاوەن جەرائەتی سیاسی نییە خاوەن شەهامەتی سیاسی نییە کە ڕابەرایەتی ئەمە بکە بە ئاشکرا ئەگەر قائیدێکی سیاسی هەبێت لەگەڵ داخوازەکانی خەڵکی کە بێتەوانێ بە تابەتیش لە ڕۆی اقتصادەکەیەوە کە ئەوەندە ئینسانی کورد زەلیل کراوە باوەڕێکی تەخت و تەراجی ئەمانە ڕاماڵن ڕیان دەماڵە گومانی تێدا نییە ئەمانە ئەگەر بە ئاگا نێنەوانێ ڕانە ماڵن بۆ خراپیش ڕایەنە ماڵن سوپاس دەکەم لەبەر دەرگاکە ئێستا ئاساییش بێ من بگرێ بەڵێ خراپ ڕایەنە ماڵن بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەرز کامیار چابیت نووسەر و ڕۆشنبیر نووسەر بڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ